الحمد لله رب العالمين، نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. للرافكردني كتابي كشف الشبهات بپشتیوانی خوای گەورە میهرەبان گەشتینە فەصلی دەیەم کە لێم فەصلەیە مؤلفی کتاب ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت ڕەدی شوبهەیەک دەداتەوە، شوبهەی ئەوانەی کەوا خۆیان بە گۆڕەوە گرتووە و پەنای پێدەگرن و لی دەپاڕێنەوە هاواری پێبن. شوبهەکە ئەوەیە کە دەڵێن ئێمە شەریک بۆ خوا بڕیار نادەین، بەو مانایی کەوا مەبەستمان بێ کاتێ لەو گۆڕە نزیکە بینەوە اعتقاد و بیر و باوەڕمان وابێ کە ئەو قەبرە خوایە، خالقمانە، دروستکەرمانە، ڕزق و ڕۆزیمان بەدەستی ئەوە، ئەو ئێمەی دروست کردووە. ئێمە ئەو اعتقادەمان نییە بەرامبەر بەچی؟ بەرامبەر بە گۆڕەکان. أنا لا أشرك بالله شيئا حاشا وكلا واڵێ ولكن الالتجاء إلى الصالحين ليس بالشرك. دەڵێ پەناگرتن بە پیاوچاکان، هاوارگرتن پێیان، پاڕانەوە لە پیاوچاکان، ئەمانە چی نییە؟ شەریک بەخوا بڕیاردان نییە. ئەم وا ئەڵێ دیارە کە وا ئەڵێ لەمانەی شەریک بەخوا بڕیاردان ئەسڵەن حاڵی نەبووە، نازانێنی چی شەریک بەخوا بڕیاردان، پێناسەی نازانێ، جۆرەکانی نازانێ. ئێمە لە پێشتر پاسمان کرد کە پێناسەی شەریک بەخوا بڕیاردان چییە؟ تسوية الله بخلقه في ربوبيته أو ألوهيته أو أسمائه وصفاته. أويك دروسكراويك بريت آستي خواوة للربوبيتها لبريوبردني أنبون وريا يا لنا الصفات كاني خوايا كتايبة بخويوة يا لبرستشو عبادة كردنا كسيك بريت آستي خواي قورو مهربانوا. أما توسيد كردوا شريكت بخواي قورو بريار داوا. بۆیە ئەگەر لێیان بپرسین ئایا مشریکینی سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کاتێ ئەو بتانەیان ئەپەرست اعتیقاد و بیر و باوەڕیان بەرامبەر بتەکان چی بوو؟ چۆن بوو؟ وایان ئەزانی ئەو بتانە خوان و خەڵکیان دروست کردووە؟ اعتیقادیان وا بوو کە ئەو بتانە بارانیان بۆ دەبارێنێ؟ بیر و باوەڕیان وا بوو کە ژیان و مردنیان بەدەستی ئەو بتانەوەیە؟ ئەبەد. ئێمە لە دەرسەکانی ڕابردووە چەندین ئاەتمان خوێنایەوە کە مشریکینی سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە ڕوبوبیەتە، لەوەی کەوە خوای گەورە و میهرەبان بەتەنها ئەم بوونەوەرە و ئەم گەردوونە بڕێوە دەبا و بەتەنها خۆی دروستی کردووە، ئەو هیچ ئیشکالێکیان لەوەیان نەبوو. ئەی شێوەی بتپەرستی و شەریک بۆ خوا بڕیاردانەکەیان چی بووەمان؟ بۆ پێیانەوترا مشریک؟ چونکە ئەچوو لە دیار بتێک ڕاوەستا لێ ئەپاڕایەوە، لە دیار بتێک ڕاوەستا پەنای پێیەگرت، داوای سەرکەوتنی لێ کرد، داوای لێ کرد کەوا زیانی لێ دوورخاتەوە، قوربانی بۆوە کرد، نەزری بۆوە کرد. کابوو لێرەوە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەمانی بە مشریک زانی و هەروەها لە بەشەڕ هات لەگەڵیان تاوەکو لەم اعتیقاد و بیر و باوەڕە پەشیمانە بنەوە. کابوو نەفسی شتە ئەگەر هەمان عیبادەت بۆ دارێک بکرێ درەختێکە، خەڵک بچێ مفەڕقی لێوەرگرێ، اعتیقادی وابێ کە ئەم دارە زەرەر و زیانی بەدەستە، دارێکە بەرز بووەتەوە، قەبرێکە، مەرقەدێکە، دیوارێکە، چوارچێوەیەکە و بەرز کراوەتەوە، مەحاجرێکە، خەڵک خوای پێ بسایە سەربڕین لێ بەرامبەر بکە. هەمان شتەکە مشریکان ئەنجامیان داوە. شیرکار شیرکە، نەفسی شتە کە ئەوان ئەنجامیان داوە. کەوا بوو لێرە و بمان دەرەکەوێت مەبەست لە بتپەرستی بریتیە لە چی؟ لەوەیە کە هاوار بۆ بتەکە بەرێ، یا قوربانی بۆ بکە، یا اعتیقادی وابێ کە ئەو بتە زەرەر و زیانی بەدەستە، ئەوە پەرستنی ئەو بتەیە. کەوا بوو ئەم جۆرە پەرستە بۆ هەر شتێکی کەش بکرێ بتپەرستیە. جا کەسێک بۆ دارێک ئەیکا وەکو وایە بتێکی پەرست بێ، هیچ فەرقی نییە، چونکە ئەو
لە توانایە نیە ئەم بتە ئەو شتانە جێبەجێ بکە، ئەم دارش بە هەمان شێوە لە توانایە نییە، ئەم شخصەش بە هەمان شێوە لە توانایە نییە، کابوو هەمویان وەکو یەکوان هیچ فەرقیشیان نییە. یەکێکی تر لە شوبهەکانیان ئەوەیە دەڵێن لە لاپەڕی 19 فإن قال إنهم لا يكفرون بدعاء الملائكة والأنبياء وإنما يكفرون لما قالوا الملائكة بنات الله فإنا لم نقل عبد القادر ابن الله ولا غيره. أما يشتر لشبه كان كاتك إما آيات كان هينين ولا باري عيسى كري مريم كنصران كانوا تانا متشيها كري خوايا بي كافر بون يانا بي كافر بون شكا خوايا قولة تاكو تنها من دالينيا لكس نبو كسيشي لين أبوا لو والله ما قبور يكان شخص برستكان تشيلين ئەڵێن کاک خۆی مناڵێن خوا منداڵی هەیە، بۆ ئێمە بەناستی نەسرانەکانەوە، بۆ ئاەتەکانی نەسرانەکان بەسەر ئێمە یاشکێننەوە، خۆی من نەمان و تۆ خوا کوڕی هەیە وەکو ئەوان کەوتویانە، خۆ نەمان و تۆ عەبدولقادر کوڕی خوایە، عەبدولقادری گەیلانی ڕەحمەتی خوا لێبێ. ئێمە ئەڵێن کاتێک کە وتومانە نەسرانەکان وتویانە عیسا کوڕی خوایە، ئەمە کوفرێکە لە کوفرەکانیان. باشە ئەمە چییە؟ کوفرێکە لە کوفرەکانیان. کوفر زۆرە، ئەمە جۆرێکە لە کوفر. ئیستهزاءکردن بە دینی خوا کوفرە یا کوفر نییە؟ کوفرە. کەسێک باوەڕی بە قیامەت نەبێ کوفرە یا کوفر نییە؟ کوفرە. کەسێکیش بڵێ عیسا کوڕی خوایە یا عوزەیر کوڕی خوایە، ئەوش کوفری کردووە بە هەمان شێوە. هەر لە ئاەتی خوای گەورەیە کە دەفەرمێ لآياتك خواروا كخوي تعالى فرمي ما اتخذ الله من ولد وما كان معه من إله. أليرش دوش تجاوزي باس كدو رب العالمين يا كما فرميتي ما اتخذ الله من ولد. خوي جورا من دالي بو خوي ساز نداوا من دالي نيا خوي جورا ما يكم دوهم وما كان معه من إله. خوي كيترجني لقى رب العالمين شايستي برستن بيت. باشە عطفی کردوتە سەر یەک. زانانی لغە دەڵێن چی؟ عطف الشيء على الشيء يقتضي المغايرة. خوای گەورە و میهرەبان ئەوە بینوسن لای خۆتان، عطف الشيء على الشيء يقتضي المغايرة. خوای گەورە کاتێ عطفی شتێکا لەسەر شتێک ئەوە مەبەستێتی کە ئەم دوو شتێ دووشتی لە یەک جیاوازن. ليرشكا فرمي ما اتخذ الله من ولد وما كان معه من إله. أما دو كفري سربخون أو نبي هردو شي يكشت بيت. يا أخوائي قولوا ميربان دا فرمسي ولا تلبسوا الحق بالباطل وتكتموا الحق وأنتم تعلمون. ولا تلبسوا الحق بالباطل، أما تاوانك سربخويا، ولا تكتموا الحق أمش تاوانك سربخويا. باشا ومن يكفر بالله وملائكته وجبريل وميكال. أما همي عطفي مغايرة أو نبي يك كفر به، يعني كسك كفر بك بجبريل وكا كفر كرد به بملائكته كانوا كفر كرد به بأخوة، يعني كسك بلا من باورن بأخوة هيا، باورن بسرجم ملائكته كان هيا، باورن بروجي دعاء نيوجكم روجوكم حجكم زكاة دم هرچ عبادته يكم. بلام جبريل أصل أساسي ندروه، ملائكته نية كان جبريل به وحي بو پیغمبران بينه. شي الله نيوا كابراك مشركة باوري بخوانية چكو آيات القرآن رد كردو باوري بيك ملائكته نية كوابو ليرياك أخوائي قورا فرمي ما اتخذ الله من ولد. أما كفري كيكيا نصرانيا كان كدانة تبار رب العالمين أخوائي قورا ومهربان لي ببريا وما كان معه من إله. أمش ردك بو شيء بو مشركين ئەوانەی لەگەڵ خوای گەورە و میهرەبانە شتێکی تریان پەرستۆ بردویانەتە ئاستی خوای گەورەوە. کەوابوو خوای گەورە لێرە ڕەدی چێ بکێ دەداتەوە؟ ئەهلی کتاب لە یەهود و نەسارا ئەوجا چێش مشرکین، جا مەجووسە، بتپەرستە، قەبرپەرستە، پێغەمبەرپەرستە، شەخصپەرستە، ڕەدێکە بۆ هەر هەمویان. ئەم ئایەتە ڕەدێکە بۆ هەموو مشرکین بە هەموو جۆرەکانیان و بە هەموو سنفەکانیانەوە. إذا لذهب كل إله بما خلق ولعلى بعضهم على بعض سبحان الله عما يصفون. نابي كسي كتير ببريتا آستي خواهي قولوا مهربانا
چونکە ئەوە شایستەی کەس نییە. چونکە ئەگەر وا بوایە کەسێکی تر بکرایە بە خوا و لە جیاتی خوای گەورە لەگەڵ خوای گەورە پەرستایە، ئەوە ئەو کاتە دەمانوت دوو خوا هەیە لە ئاسمان، یا سێ خوا هەیە یا چوار خوا هەیە. چەند خوا دەپەرسترێ؟ خوای باتڵ لەسەر زەویە زۆرن. جا هەگەر هەموو ئەو خوایانە حەق بن و لە ئاسمان هەمویان شایستەی پەرستن بن و هەر یەکێکیان بەشێک لەم بوونەوەرە بەدەستەوە بەرێ، ئەو دەڵێ واوەی بەڕێوەی دەبم، ئەوەڵێ بە شێوێکی تر بەڕێوەی دەبم، ئەو کاتە شیرازەی ئەم گەردوونە بەو ڕێکیە نامە. سبحان الله عما يصفون. أفرمي ففرق بين النوعين وجعل كل منهما كفرا مستقلا. هەرێک كان كفرێکی سەر بەخۆیە. لە پێشترش باسمان کرد کوفر زۆری زۆرە. خەڵک کەی بەچی لە دین دەرەچێ؟ بە گاڵتەکردن بە دینی خوا. وەکو باسمان کرد لە دەرسی ڕابردووە کەسێک هەر چی دینی ئیسلامە بحەذافیری هاوەکەڵێ جێبەجێ بکە، لە دوای ئەو بێ کوفر بە قورئان بکە، جنێو بەخوا بدا، هیچ ئیسیفادە لەو هەموو نوێژ و تاعەتاکە هیچ ئیسیفادەیەکی لێ ناکە. و ئەگەر بێت و کتێبە فقهیەکان بخوێنیتەوە بابی مرتد، ئەو کاتەوە بابێکی زۆر واسعە، بابێکی زۆر بەرفراوانە کە زانایان جۆرەکانی کوفر باسەکەن و چۆن ئینسان مرتد دەبێتەوە لە دینی ئیسلام دەچێت دەرەوە، چۆن لە ئیسلام دەچێت دەرەوە، خۆ نوێژەکە، ڕۆژۆگری عیبادەتەکە، کۆمەڵێک ئەفعال هەیە، کۆمەڵێک ئەقوال هەیە، کۆمەڵێک معتەقەداتی کوفری هەیە لە دڵە. ئینسان چیەکە؟ لە چوارچێوەی ئیسلام باتە دەرەوە، مرتدی دەکاتەوە. کەوا بوو ئینسان ئەوە فکرێکی گومڕاییە، تۆ بڵێ بچێتە سەر گۆڕێک هاواری پێ بکا و داوای لێ بکا و سوزەی بۆ بەرێ، لەگەڵەوەشا بڵێ کاکە قەیناکە کێشەینێ چکە من نوێژەکەم و زەکاتە دەم و حەجەکەم و ڕۆژوو دەگرم و قورئان دەخوێنم و ذکری خوا دەکەم و باوەڕم بەخوا هەیە و بە زیندووبوونەوە هەیە و کێشەی نییە ئەگەر لەگەڵ ئەم عیبادەتانەیە ئەوەش ئەنجام بدەیت. ئەمە بیر و باوەڕێکی گومڕاییە. فەصلی 11 لەم فەصلەیە مؤلفی کتاب دەفەرمێ إثبات أن شرك الأولين أخف من شرك أهل زماننا. لهندي الروى شركي مشركين سردمي بيغمري خوا عليه الصلاة والسلام أهوان تربوا لهندي لواني كلام رجاء شريك بخابر ياردن. شون مشركين سردمي بيغمري خوا عليه الصلاة والسلام درس رابردو شاباس ما درس كان رابردوا كاتێک کە بگەوتنایەتە سەغڵەتیەوە هاواریان بۆ بتوو دار و بەردەکانە کردیا هاواریان بۆ خوای گەورە کرد بەتەنها، بۆ خوای گەورە بەتەنها. ئەی لەم سەردەمەیە ئەلحەمدولیلا ئێستا کەمەوە بووە، بەڵام با بڵین 10 ساڵێک لەمەوە پێش 20 ساڵێکی لەمەوە پێش ئێستاش هەر کەم و کوڕ هەر ماوە، خوای گەورە نەیهێڵێ کە ئەکەوێتە تەنگانە و سەغڵەتیەوە. ئینجا داوا لە کێکاش لە شێخ عەبدولقادری گێلانیەکە، ئینجا هاوار بۆ شەخص و بتەکانەکە، بۆ مەرقەد و بۆ شێخی فڵانی هاوارە بە قەیناکە تۆ خۆت باشە زانی لە کاتی سەغڵەتیە ئەممەن یوجیب المضطر إذا دعاه ويكشف السوء أإله مع الله. لە کاتی سەغڵەتی و تەنگانەییە کابران مشریکە و بتپەرستە دەزانێت لەم وەختەیە کەس بەفریانە ئیلا ڕەب العالەمین نەبێت، داوای لێکا بەتەنها کەچی تۆ خۆ بە مسلمان نەزانی ئەممە نەداماوبی لە کاتی سەغڵەتی و ناڕەحەتیە بێ ئینجا کە لەو وەختەیە پشت لە خوای گەورە و میهرەبان بکەی، تۆ واز لە خوای گەورە و میهرەبان بێنی کە ئاگای بە حاڵت هەیە کە ئەو دەتوانێت چی بکە، ئەو زەرەر و زیانەت لەسەر لابەرێ، ئەو بڵات لەسەر لابەرێ، ئاگای لە وەزعت هەیە، زیندووە، هاوارت دەبیستێ دەتبینێ وازی لێبێنی چی هاوار بۆ شخصێ بکەی، بۆ پیاوچاکێ بکەی کە 1000 ساڵە وەفاتی کردووە، کە 500 ساڵە وەفاتی کردووە، کە ئێچکشی بووە بەخۆڵ، کە ئاگای لێشر نییە، کە هەتا قیامەت لێی بپاڕێیتەوە ناوبیستێ، دەنگن نابیستێ، دەنگی شت ببیستێ ناتوانێ وەڵامت باتەوە جوابت داتەوە. وەکو خوای گەورە فەرمێ ومن أضل ممن يدعو من دون الله من لا يستجيب له إلى يوم القيامة. تا ڕۆژی قیامەت هەر هەتا ئێوارە لە بەردەرگی ئەو
مەرقەدەیان ڕابوەستێ و هاواری پێ بکە ئەو هەر نایبیستێ ئەسڵەن إنك لا تسمع الموتى وما أنت بمسمع من في القبور تواو تۆ قسەی خۆت ناتوانانی بدەی بە گوێ مردووە کۆتایی پێ هاتۆ دنیای بەجێهێشتووە ئەگەر نائیتر بۆ مردووە تۆ بڵێ هاواری منە بیستێ و هەرچی داوا بکەم جێبەجێ دەکا و ئاگای لە حاڵم هەیە و ئیتر بۆچی مردووە وەستەن ئیتر ئەوە بیر و باوەڕەکە کە ئەو شەخسە نەمردووە ئەوەش کوفرە هەموو کەسێک دەبێ بمرێت ئەو فەرقە چیە لە بین ژیان و مردنە بیستن لە ئیشەکەوێ بینین لە ئیشەکەوێ عەقڵ لە کارەکەوێ جەستە هەموو ئەندامەکانی لاشە لە کارەکەون تاوە کۆتایی پێدێ تۆ کە هاواری پێکەی یعنی نابیستنی هەر ئیشەکە ئاگای لێمە و داواکاریەکانیشم جێبەجێکە وەکو باسیشمان کرد لە دەرسەکانی ڕابردووشە یعنی هەموو ئەو خەڵکە پێکەوە لە یەک کاتێکە هەرێک بە زمانێک هەرێک احتیاجێک کابرا زیندوش بوایانی دەتوانێت ئەو شتانە جێبەجێ بکە جا ئەوەی کە مردووە و چەندین سە ساڵەوە لەژێر خۆڵایە لەم چەند ئایەتەیە خوای گەورە دەفەرمێسی قل أرأيتم إن أتاكم عذاب الله أو أتتكم الساعة أغير الله تدعون إن كنتم صادقين أما خطاب لقل شيء مشركين سردن پیغمبر عليه الصلاة والسلام أي محمد عليه الصلاة والسلام نيام برسا أجر سزاي خوا كتوبر هات سرتان قيامتان بچاوي خوتان بيني إيه ولو كاتيا لغيري خوا دپارينوا أما برسيارك لما مشركان بيكا أجر راستكن إيه ولو كاتيا لبتكان بارينوا خواي قول لك وتايدا فرميسي بل إياه تدعون أفرمي بلكو إيه وبتنها دعوة لخواي قول لك لو كاتيا فيكشف ما تدعون إليه خواش بالرحمة بزي خوتيكا أو بلايان لسر لابا مشركة بلام توك دعوة لخواك وتاكو تنها خواي قول رحمي بيكا فيكشف ما تدعون إليه إن شاء جاری واه جاری واشه ولا كده ينبع بلام لدواء ويك بلا كان لسرلاتو وتنسون ما تشركون لكاتنا راحتي وصغلتيا شركو هاوار كردن بو بتكان مشركان نبين عند سيتوا اصلا وكوي كوا ام كسهر مشرك نبت باشا لو كاتي كسيه توشي صغلتي دبه بس مسلمان هي امن دنا فاما لو كاتي كتوشي صغلتي دبه انجا شرككي توختر دكاتوا انجا بلاك لسر خوي قورتر دكاتوا لو آتي خوي قورتر فرمي وإذا غشيهم موج كالظلل دعوا الله مخلصين له الدين فلما نجاهم إلى البر فمنهم مقتصد وما يجحد بآياتنا إلا كل ختال كفور كأبو الإراب ودركويت کە شەریک بۆ خوابڕیاردان لای مشریکانی سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە ڕوویەکەوە ئەخەفتر بووە لە شرکی هەندێک لە موسڵمانەکانی ئام سەردەمە لەوەی کە ئەوان لە کاتی سەغڵەتیە تەنها هاوار بە خوای گەورە دەکەن بەڵام ئەم موسڵمانانی ئەمڕۆ لە کاتی ناڕەحەتی و سەغڵەتیە هاوار بۆ شەخس و مەرقەدەکان دەبن ئەمە لە ڕوویەکەوە لە ڕووی دووهەمەوە ئەوانەی سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کە دەیانیان پەرست ئەغلەبیان چی بوونە پیاوچاک بوونە هاواری بردۆتە مەلایکەت هاواری بردۆتە جنۆکەیەک کە وای اعتیقاد بردۆ کە ئەمە کەسێکی چاکە هاواری بردۆتە پیاوچاکە وەکو لات بەڵام ئەمڕۆکە هەندێک لەوانەی کە خەڵک هاواریان پێ دەکا لە هەموو خەڵک فاسقتر بوونە لە هەموو خەڵک فاجرتر بوونە تعميمي ناكين بو خلق بغلط حالي نبي بلا تو شيخ عبد القادر وشيخ فلان وشيخ فلان شلون اوان بفسق في جورداني الله ينخر شيخ عبد القادر يقول يعني اولياء خوابو دوستي خوابو يشكل ائمه كان اهل السنه والجماعه بياوي چاك بو موحد بو بلام كسي وهيا كان يجراوا حتى او كاتيك لدنيا ابو نشي نكردو روجشي نكردو كوفاتي كردو لناو قورك اسا كسي فاسقه خلق هاواري بي بردو اعتقادي بي بردو قينا كابرا خوي اصلا هر صالح نبوه هر بو خوي ملتزم نبوه ديني خواي قورو ميربانو كابول ليره شوا ام شركه قورتري يا ناش قورتري
قەناعەتتان هەبێ کەسی وا هەبووە یعنی لە دوایەوەی کە خوای گەورە هیدایەتی داوە یەقینی هەبووە کە ئەو شەخسی لەوێیە ئەوەی کە لەوێ لە چاڵ نراوە گوێ درێژێک بووە کەچی بە جەهل و نەفامی هەندێک خەڵک ئیتر وا خراوەتە مێشکیانەوە کە ئەوە شەخسێکە و پیاچاکێک بێ ڕۆیشتووە وردە وردە بەرز کراوەتەوە کەڵەکە بەردی لەسەر نراوە و پەڕۆی سەوزی پیاکراوە مەرقەدی لەسەر دروست کراوە ئێستا خەڵک داوای لێکە ئێستا خەڵک لێ پاڕێتەوە ئێستا خەڵک پەڕۆی سەوزی لێباتەوە لە کاتێکە ئەوەش کەوا لەوێ نەژراوە حاشە حزور گوێ درێژەکە کەوابوو ئەیانی ئەمە شیرکێکە یعنی زۆر ترسناکترە لە شیرکی کابرای مشتێکی سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە هاواری کردووەتە مەلائیکەتێ یا پیاوچاکێ یا جنۆکەیەک لە فەصلی سیانزەهەمە مؤەلیف باز لەوە دەکات ڕەحمەتی خوای لێبێ كشف شبهة من زعم أن من أدى بعض واجبات الدين لا يكون كافرا لبيشتريج وڵامی ئەممان داوەتەوە بەڵام لێرە بە تەفسیل باسێکە ئەوکو باسمان کرد مؤەلیف دوو ڕێسکە هەیە لە وەڵامدانەوەی شوبهەکان بەشێکیان مجمەلەن بەشێکیان چییە مفەسەڵن بە کورتی وەڵامی داوەتەوە ئەنجا دوایەوە هاتووە چیکە بە تەفسیل وەڵامی شوبهەکان دەداتەوە هەندێک خەڵک دەڵێن ئێمە ئەگەر بێت و واجباتەکانی ئیسلام جێبەجێ بکەین ئەوە ئیتر بە فعلێک یا بە کردەوەیەک یا بە قەولێک لە ئیسلام ناچینە دەرەوە ئەو کردەوە چاکانەمان چی نابێ بەتاڵ نابێتەوە یعنی کەسێ شایەتمان بێنێ و نوێژ بکا و ڕۆژوو بگرێ و زەکاتدا و حەجکا بە دەلیلی چی بە بەڵگەی ئەڵێ ئەوە تا ئوسامەی کوڕی زەید لە یەکێک لە جەنگەکانە بە شەڕ هات لەگەڵ مشریکەکە لە دوایەوەی کە مشریکەکە وتی ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله ئوسامە چی کرد کوشتی ئوسامە کوشتی کاتێ هاتەوە لای پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام پێغەمبەر پێی فەرموو عەلەیهی الصەلاة وەسەلام ئەقەتەلتەه بعد ئەن قال لا ئیلاهە ئیلا الله تۆ چۆن کوشتت لە دوایەوەی کەوتی چی لا ئیلاهە ئیلا الله یعنی کەوتی لا ئیلاهە ئیلا الله دەبێت چی بکەی دەستی لێ هەڵگری وازی لێ بێنیتەوە و ئیتر ئەو بووەتە موسڵمان لە ئیسلام چی نەبووە هاتووتە ناو چوارچێوەی ئیسلامەتیەوە باشە بەڵام پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام فەرموویەتی ئومرت أن أقاتل الناس حتى يشهدوا أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله ويقيموا الصلاة ويؤتوا الزكاة فإذا فعلوا ذلك عصموا مني دماءهم وأموالهم إلا بحق الإسلام وحسابهم على الله تعالى باشا شايتمان وهروها أركان إسلام جيب جيبك أوها تتناو بازني إسلامه بلان پیغمبر عليه الصلاة والسلام باسی کرد کوا ایتر بغیری ئەمە لە چوارچێوی ئیسلام ناچێت دەرەوە کارێک نییە کە بیکە لە ئیسلامەتەکە بیباتە دەرەوە نەخێر وای نەوتووە بەڵکو لە فەرمودەکانی کە ڕوونی کردوێتەوە کە هەندێک فعل هەیە ئینسان چیەکە لەم چوارچێوەی باتە دەروی ئیسلام کە کەسەکە شایەتمانی ناو موسڵمان بوو زەکاتی دا و حەجی کرد و ڕۆژی کرد ئەڵێن ئەلحەمدوللیلا بەڵام دەیهێنین ئەگەر وتی وەڵا نەسڕانیەکە موسڵمان بوو نوێژی کرد و زەکاتی دا و حەجی کرد وتی وەڵا من تا ئێساری اعتیقادم وایە کە عیسا کوڕی خوایە هیچ ئیستیفادە لەو شایەتماناکە ئەبێ بڵێن وەڵامە شایەتمانی هێناوە موسڵمانە کاکە جان ئیتر کەس باسی نەکات کەس دەستدرێژی نەکاتە سەری یعنی لە ڕووی حکومەتی ئیسلامی و کە بیێنێ و محاسەبی لەگەڵا بکە ئابە تشتیوانیە چونکە قسەیەکی وتووە یا لەسەر قسەیەک ماوە هێشتا کە هیچ ئیستیفادە لەو شایەتمانە ناکات و چەندین نمونەمان هێنا لە دەستەکانی ڕابردووە موسڵمان هەبوو لە جەنگی تەبووکە بە کلمەیەک چی بوو چووە دەرەوە ئایانی ئیسلام قل أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم إيماني شيء كردوي چاكي شيء نوێژەکە زەکاتدا بەڵکو لەگەڵ پێغەمبەری خوایە عەلەیهی الصلاة والسلام لە غەزا شایە بەڵام ولقد قالوا كلمة الكفر كلمة یەک وشەیەک کوفرە بێدینیە لە چوارچێوی ئیسلام چی کرد فڕیدایە دەرەوە كأنه هەر ڕۆژێک لە ڕۆژان نەیوتی بێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله هەمووی چی بوو بەتاڵ بۆیەوە
یا بۆ نمونە کەسێک باوەڕی بە هەموو شەریعەتی ئیسلام هەبێ بەس بڵێ باوەڕم بە نوێژ نییە، چیەڵەنە بەرامبەر ئەو شایەتمانەیە؟ هیچ قیمەتێکی نییە شایەتمان. بڵێ باوەڕم بەخوا هەیە، بە پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵاتو وسەلام، بە زیندوو بوونەوە هەیە، باوەڕم بە مەلایکەتەکان هەیە، بە کتێبە قورئان کەلامی خوایە، بەڵام باوەڕم بە موحەممەد نییە کە پێغەمبەری خوا بێت. یا بڵێ باوەڕم بە ئیسلام، باوەڕم بە هەموو ئەوانەیە بە پێغەمبەریش عەلەیهی سەڵاتو وسەلام، بەڵام باوەڕم بە نوێژ نییە، نوێژ ئەسڵ و ئەساسی نییە. باشە چیەڵێن؟ ئەوە کوفرە، بێدینیە، لە ئیسلام چۆتە دەرەوە. یا بڵێ باوەڕم بە زەکات نییە. ئیمامی ئەبوبەکر بە شەڕ نەهات لەگەڵ شێیە؟ لەگەڵ ئەوانەی کە مەنعی زەکاتیان کردبوو، فەرمووی لە ئوقاتیلەنە من فەرەق بەینە الصەڵاتی وەزەکات. بە شەڕ هات، هەتا عومەر فەرمووی تۆ چۆن بە شەڕ دەی لەگەڵ قەومێکە کە شایەتمانیان هێناوە؟ بەڵام بەکر فەرمووی چی؟ فەرمووی سوێن بەخوا وشترێکیان تەسمیلی پێغەمبەر کردبێ عەلەیهی سەڵاتو وەسەلام لە وەختی خۆیان، ئێستا بە شەڕ دێم لەگەڵان هەتا ئەو وشترە ئەمڕۆ تەسمیلەکەن، چونکە ئەوە مافی خوای گەورە و مێهرەبانە، حەقێکە لە ماڵەکانە دەبێ دەرکرێ. ئەبوبەکر عالم بوو، دەیزانی، و بە شەڕ هات لەگەڵیان، و نەیوت ئەمانە مادەم موسڵمان و خۆ موسڵمانیش بوون. بەڵام ئەبوبەکری سیدیق ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی نابێ، دەبێ ئینسان باوەڕی بە هەموو بەشەکانی ئیسلام هەبێت، و نابێت تۆ باوەڕت بە جوزئیەتێک بێ و بە جوزئیەتێک نەبێ. وەکو خوای گەورە فەرمێ ئەفەتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض، نابێ شتیوە. ئیسلام دەبێ بە گشتگیری بگرێ. یا ئەیها الذین آمنوا ادخلوا في السلم كافة، یعنی خوا گەورە فەرمووی ئەمە کوفرە، خۆتی لێ دەرباسکە، دەبێ خۆتی لێ دەرباسکەی. فەرمووی ئەمە شیرکە، خۆتی لێ بە دوور بگرێ، دەبێ خۆتی لێ بە دوور بگری. هەرچی هەیە جێبەجێکەی لە قەولێکە کە خوای گەورە فەرمانی پێت کردبێ، بۆ نەهاوار بکەیتە غەیری خوا، کە خوای گەورە فەرمێتی ولا تدع من دون الله ما لا ينفعك ولا يضرك. هاوار مەکە غەیری خوا لە شتێک کە نە سوودی هەیە بۆت و نە قازانجی هەیە بۆت و نە زەرەیشت لێ دوورەخاتەوە. ئەگەر تو ئەم فەرمانە ئەم جوزئیەتەی خوای گەورە جێبەجێ نەکرد، لەم بەشەیە بە قسەی خوای گەورەت نەکرد، مصر بووی لەسەری، ئەوە بە ئیسلام جێبەجێکی بحەذافیریە، ئیستیفادە لە هیچی ناکەی. ئەوش تایبەتمەندی چییە؟ ئیسلامە، جیاوازە هەموو دینەکانی کە. و نمونەش لەسەر ئەوان زۆرە. بەنی حەنیفە هاوڵە خۆشەویستەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام بە شەڕ نهاتن لەگەڵیان. بەنی حەنیفە موسڵمان بوون یا کافر بوون؟ کافر بوون، هەڵگەڕانەوە لە دین. هەڵگەڕانەوەکیان لە دین لە چی بوو؟ وتیان باوەڕمان بەخوا نییە، وتیان باوەڕمان بە پێغەمبەر نییە عەلەیهی سەڵاتو وسەلام، باوەڕمان بە زیندووبوونەوە نییە، نوێژ ناکەین، زەکات نادەین، حەج ناکەین، نا، هەموو ئەمانە جێبەجێکەن. بەڵام دەیانوت چی؟ دەیانوت چۆن محەممەد پێغەمبەری خوایە، موسەیلەمەش پێغەمبەری خوایە. باشە؟ ئێمە چی؟ ئەمە کوفرە یا کوفر نییە؟ کوفرە. باشە، تۆ کەسێ بەریتە ئاستی پێغەمبەرایەتیەوە پێی کافر بی لە دین دەرچێتە دەرەوە، ئەی کەسێ بەریتە ئاستی خوای گەورە میهرەبانەوە، ئەوە لە دین دەرە ناکە، ئەولاتر نییە، گەورەتر نییە؟ ئەصحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لەوەیە بەنی حەنیفەیان بە کافر دانا، وتیان چونکە یەک پیاوێکیان بردە، نەشیانوت پێغەمبەر محەممەد عەلەیهی سەڵاتو پێغەمبەری خوا نییە، بەڵکو وتیان ئەویش پێغەمبەرە و لەسەر سەروان، بەڵام ئەمیش پێغەمبەرە، بەڵام بەوە لە دینی ئیسلام چوونە دەرەوە. بۆیە مؤلف دەفەرمێ أفرمي إذا كان من رفع رجلا إلى رتبة النبي صلى الله عليه وسلم كفر وحل ماله ودمه ولم تنفعه الشهادتان ولا الصلاة، فكيف بمن رفع شمسان أو يوسف أو صحابيا أو نبيا إلى مرتبة جبار السماوات والأرض؟ سبحان الله ما أعظم شأنه. شمسان ويوسف أنا لسردمي شيخ وجودي عن هبوة تيانا هبوة لمانا هەر خۆی بەخوا زانیوە، هەر خەڵکی ئیجبار کردو لەوەی کە سوزدەی بۆ بەرێ، داوای لێ بکە، لە هەر شوێنێ بوو لێی بپاڕێتەوە، تاغوتێک بووە. بەڵام تیاشیانە هەبووە لەم شەمسانەوە تاجیان. شەمسان و یوسف حەد مەرقەدێک بوونە، با بڵێن پیاوچاک بوونە، ئەو پەڕەگەی پیاوچاکێکە. تۆ ئەمە بەریتە ئاسی ڕەب العالەمینەوە، چۆن داوا لە خواکەی ئەو هەداوای لەم بکەی؟
چۆن لەخوا دەپارڕێتەوە ئاوا لەمش پاڕێتەوە بەڵکو جاری وا هەیە اعتقادی گەورەتر و مەزنتر دا ئەمەزرێ بەرامبەر بەم شخصانە لە ڕەب العالەمین یعنی پیاوی وا هەیە کاتێک کاڵێ خوایە ئەم شتم بۆ جێبەجێکەی متەڕەدیدە لەوانەیە جێبەجێ بێ یا جێبەجێ نەبێ لای خۆی بەڵام کە چۆ سەر شخصەکە اعتقادی و بیر و باوەڕێکی وا دامەزراوی بۆ دروستە بێ کە هەر وەڵامی دەدرێتەوە تەواو من چوومە دیار فڵان شەخص ئێلا جێبەجێ بێ ئیشەکەم کۆتایی پێدێ مەرازم حاصڵە بێت تەواو لە بەرامبەر ڕەب العالەمینی کلی دەپاڕێتەوە هاواری بۆ دەبا متەڕەدیدە چونکە ئەگەر متەڕەدید نەبێ بۆچی لە دوای ئەوەی کە هاوارەوە بۆ خوا چێواوەڕ بۆ شخصێکە بە دیارە گومانی کێڵێ خوای گەورە جێبەجێکە نەبا بچم بۆ ئەمیان کابوو سەیلەم کوفرە زۆر گەورەیە ئەم کوفرە بەڕاستی عەلی کوڕی ئەبی تاڵب زۆر ڕەحمەتی خوای لێ بێ کەسانێکی نەسووتان بە ئاگر کەسانێکی سووتان بە ئاگر بۆ چکەوتیان عەلی کوڕی ئەبی تاڵب چییە خوایە وتیان خوایە تەواو کەچی عەلی کوڕی ئەبی تاڵب لە ناویانی برد ئەوە سەحابیشە و مژدەی بەهەشتی پێدراوە کەوابوو ئەو شایستەی ئەوە نییە کەوا ببرێتە چیەوە ئاستی خوای گەورە میهرەبانەوە داوای لێ بکرێ و پەنای پێ بژیرێ چ جای کەسانی تر وەکو موەلیف باسی کرد خەڵکە هەندێک لە فسق و فاسق و فاجرەکان حتا دەمرن کاری فاحیشە و خراپەکاری دەکەن نوێژ ناکا زەکات نادا ڕۆژ و ناگرێ ئەو جاکە کاتێکە دەمرێ لە مزگەوتێکە لە ناو مزگەوتەکەیە بە خاک دەسپێردرێ باشە و بە خاک سپێردرا ئەنجا مەرقەیدی بۆ دروستەکەیەوە دەڕازێنرێەوە و ئیتر محاجەرەی بۆ دەکرێت ئەنجا خەڵک دێ داوای لێ کات سبحان الله ئەو هەتا مرد تیانە هەیە مزگەوتی نەدیوە لە ماڵی خۆی نوێژی جومعەش ناتوو بۆ مزگەوت ئەو ڕۆژەی کە مردووە هێناوێنێتە ناو مزگەوتەکەوە ئەو عالەمە بێ بە دەوریا بسوڕێتەوە و داوای لێ بکە کەوابوو ئەم شرکە زۆر ترسناکتر نییە لە شرکی ئەو مشریکانەی سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام یەکێکتر لەو بەڵگانە خوای گەورە کاتێ باسی بەنی ئیسرائیلەکە بەنی ئیسرائیل لەگەڵ موسایە مسڵمان بوون ئیمانیان بە موسا هێنا باوەڕیان بە خوای گەورە هێنا بەڵام هاتنە ئەمبەری ئاوەکەوە قالوا يا موسى اجعل لنا إلها كما لهم آلهة ئەم داواکاریە کوفرە یان نا کوفرە داواکردنی خوایە کە وەکو خوای گەورە داوای لێ بکرێ و پەرسترێ اجعل لنا إلها كما لهم آلهة موسى فەرمووی چی قال إنكم قوم تجهلون ئێوە قومێکی جاهلن باشە ئایا ئەم ئیشە کوفرە یا کوفر نییە کوفرە بەڵام بۆ لە ئیسلام نەچوونە دەرەوە ئەمانە چونکە فعلەکان ئەنجام نەدا وایە ئەننا چون بتەکان پەرستن و هەندێشت دابنێن اجعل لنا إلها كما لهم آلهة کردیان بە فعلی نەیان کرد بە فعل یا ئەو سەحابیانەی کە تازە موسڵمان بوون داوایان کرد لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ذات و ئەنواتێکیان بۆ دەستنیشان بکە لە جەنگی حونەینە تیان یا رسول الله صلى الله عليه وسلم اجعل لنا ذات أنواط كما لهم ذات أنواط پیغمبر عليه الصلاة والسلام فرموي سبحان الله إنها سنن قلتم والذي نفسي بيده كما قالت بنو إسرائيل اجعل لنا إلها كما لهم آلهة بلان پیغمبر عليه الصلاة والسلام بو الصحابياني بكافر نزاني چونکە ئەمە داواکاریەک بوو و نەشیان زانی خۆ ئەگەر بیان کردایە بە فعل و جێبەجێیان کردایە ئەو وەختە چییە بوو ئەو وەختە حکمەکە دەگۆڕا حکمەکە دەگۆڕا چونکە ئەمان تەنها چیان کرد داواکاریەکیان کرد و وایان زانیەوە چییە دینە لفصل سيانزهما دفرمي حكم من وقع من المسلمين في نوع من الشرك جهلا ثم تاب منه دیارم قسەی کە پێشتر باسمان کرد ئەم مسلمانانەی کە لە سەردەم پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ئەم سەحابیانەی کە لە جەنگی حونەینە
داوای چیان کرد داوای ئەوەیان کرد کەوا ذات و ئەنواتیان بۆ دابدرێ درەختێکە تیر و شیر و چەکانیان پێوەکەن بۆی کەوا باش بیپێکە لە دوای ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام نەهی لێکردن ئایا ئەم سەحابیانە بەرەو ئیشەکە ڕۆیشتن یا تەوبەیان کرد و پەشیمان بوونەوە تەوبەیان کرد و پەشیمان بوونەوە کە تەوبەیان کرد و پەشیمان بوونەوە خوای گەورە دەیان خۆش بوو و نەچوونە ناو چییە قاڵبی شەریک بەخوا بڕیاردانەوە ئەی ئەمڕۆ کە ئەگەر بێت و ئێمە بڵێن کاکەوە شەریک بەخوا بڕیاردانە بە نەسی ئایەت و حەدیث کابرایەک هیچ باکی پێوە نەبێ هەر ملی پێوە بنێ هەر سوزدە بۆ قەبرەکە بەرێ خۆڵی لێبەرێتەوە هەر داوای لێ بکا و لێی بپارڕێتەوە ئەوە هەمان حکمی ئەمانی هەیە هەمان حکمی ئەمانی نییە برا حکمەکەی ئیشەکەی کوفرە کەوتۆتە ناو کوفرەوە بەڵام ناڵین کافر بووە لەوەی کەوە عوزری بۆ دێنینەوە لەوەی کەوا جەهلی هەیە نەفامە یا نەزانە یا تەویلی هەیە شتێک لەم بابەتانە ئەگەر نا کوفری کردووە یان نەیکردووە شرکی ئەنجام داوە یان نا شرکی ئەنجام داوە بەڵام قاعدەیەکە ئەڵێ ليس كل من وقع في الكفر وقع الكفر عليه ليس كل من وقع في الشرك يكون مشركا ئەوەیە کۆمەڵە عەذاری بۆ دێنێت لەوەی کە جەهلی یا نەفامە یا تێنەگەیشتووە یا حاڵی نەکراوە یا تەویلی بە غەڵەت حاڵی کراوە ئەو عوزرانەیە کەوا پێی نابێ بچی بەهۆی ئەوانەوە کە پێی نابێ بە کافر و لە دینی ئیسلام ناچێتە دەرەوە بەڵام هەر کاتێک شروط لە شوێنی خۆی بوو کابرا جەهلی نەما ئاگادار کرایەوە بە جوانی و هیچ تەویلێکی نەما و زۆری لێ نەکرا و بەدڵ ئەو ئیشی ئەنجامدا ڕاستەخۆ لە چوارچەوەی ئیسلام ئەیباتە دەرەوە کوفری ئەنجام داوە بەڵام ئێمە جاری وایە کاتێکە باس لەم بابەتاکەین تۆزێ بە توندی باسێکەین وایە نە تۆزێ بە توندی باسێکەین و ئەمە سونەتی پێغەمبەری خوایە عەلەیهی السەڵات وسەلام کاتێک ئەوانەی ببینیە کەوا ڕێگە خۆشەکەن بەرەو شەریک بخوا بڕیاردان بە توندی بەراڵستی وەستا ئێستا خۆ سەحابە ئەوانەی کە داوایان کردوتیان اجعل لەنا ذات و ئەنوات خۆنیان و دێمە ئەیپەرستین سوزدەی بۆ دەبین و داوای لێ دەکەین و دەیکەین بەخوا بەڵام پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام فەرمووی ئێوە وەکو کێتان وت کو بەنی ئیسرائیل کە فەرمووی اجعل لەنا ذات و ئەنوات کەما اجعل لەنا ئیلاها کەما لەهم ئالهە ئیشەکەی لەسەریان چی کرد بە قورسی کرد و توندی کرد فەرمووی ئینەها السنن لتتبعن سنن من كان قبلكم شبرا بشبر وذراعا بذراع حتى لو دخلوا جحر ضب لدخلتموه يعني شوين أنا كون بس ببستو بال ببال حتى وكوخوان كان كوني بزن مجوشة كوا إيوش بدواء أوانا خوتاني بياكن قالوا اليهود والنصارى شيئا ما بس قاوروا جولك فرمي فمن أي شيء كم ما بس غيري أوان يعني إيشكي بچي قرد بتوندي قرد نەیهات کاکە ژیان ئێوە برای منن وەڵای ئەمیشە باشتر وایە وانەڵێن شتێکی تر بڵێن ئەمە جارێکی تر دووبارەمەکەنەوە نە ئەم مووقیفانە ئەم بابەتانە ئەم جۆرە تاوانانە پێویستە بەڕەقی لە بەرامبەریا هەڵوەستە بکەی نابێ نەرمونیانی بنوێنیت لە فەسڵی چواردەمە درێژە بەوە دەدا کەوا دیسانەوە هەندێک نەواقض هەن هەندێک کردەوە هەن یا قەول هەن ئەوە ئینسان لە چوارچەوەی ئیسلام باتە دەرەوە و شایەتمانەکەی هەڵەوەشێنێتەوە درێژەی ئەم بابەتە لە دەرسی داهاتوە ئینشاءالله باسێکەین قولوا ما سمعتم واستغفروا الله لي ولكم